جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕزایەتی جوتیارانی کوردستان لە ئازنەزانی پارێگەنم، تۆپبارانکردنی بەرزاییەکانی کۆساڵان لەلایەن سوپای پاسداران، پەروەندەسازی داستانی تاران بۆ نەوید محەممەد زادە ئەکتەری کوردی سینەمای ئێران، گواستنەوەی مامۆستا محەممەد خزر نەژاد بۆ زیندانی سنا، ڕاپێوانی ناڕزایەتی کرێکەرانی معدەنی تەزرا لە سێمنان، مانگرتن لە خواردنی زەردەشت ئەحمەدی ڕاغب لە زیندانی قزڵ حەساری کەراچ، گیانەردەستانی دوو کرێکار لە شارستانی تەفرێش، هۆشداری ڕاپۆرتەری تایبەتی نەتۆ یەکگرتووەکان سەبارەت بە دۆخی سەرڤناز ئەحمەدی و بێبەشکردنی ڕاحلە ڕاحمی پور لە دەرمانی پێویست. درێژە هەواڵەکان. ناڕزایەتی جوتیارانی کوردستان لە ئازنەجانی پارەی گەنم. بەپێ هەواڵی گەیشتوو ڕۆژی هەینی 13 ڕەزبەری 1403 جوتیارانی پارێزگای کوردستان لە ئازنەجانی پارەی گەنمەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی جوتیارانی ناڕازی چەند مانگ بەسەر دوورینی گەنم و ڕادەستکردنەوەی با سیلۆکان تێپەڕ دەبێت، بەڵام بەڵێنەکانی بەرپرسانی ڕژیم بۆ پێزانی پارەی جوتیاران جێبەجێ نەکراوە. پەرداغ نەکردنی پارەی گەنمی جوتیاران دەیان کێشەی بۆ کەشاوەرزان ساز کردووە و ناتوانن قەرزەکانیان بدەنەوە. تۆپبارانکردنی بەرزاییەکانی کۆساڵان لەلایەن سوپای پاسداران. بەپێ هەواڵی گەیشتوو بەرە بەیانی شەممە 14 ڕەزبەری 1403 سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی بەرزاییەکانی چیای کۆساڵانیان بە چڕی بوردمان کرد. جموجۆڵی سەربازی سوپای پاسداران لە ناوچەی کۆساڵانی و نزیک گوندی دەگاگای سەر بە شارستانی سەوڵاوە بینراوە و تۆپخانەکانی سوپان لە بەیانی شەمەوە ناوچە شاخاویەکانیان بە چڕی تۆپباران کردووە و هێشتاش بەردەوامە. پەروەندەسازی داستانی تاران بۆ نەوید محەممەد زادە ئەکتەری کوردی سینەمای ئێران. بەپێ راپۆرتی مێدیەکانی ئێران داستانی تاران پەروەندەی دژ بە نەوید محەممەد زادە ئەکتەری بەناوبانگی کورد دروست کردووە و بڕیارە بانکێشتی دادگا بکرێت. پاش هێرشە موشکیەکەی سوپای پاسداران بۆ سەر ئیسرائیل، نەوید محەممەد زادە کاردانەوەی بەرامبەر بەو هێرشە بووە و دژایەتی خۆی لەگەڵ تێوەگلانی ئێران لە شەڕێکی ناوشەیی و لە ناوچوونی وڵات بەهۆی سیاسەتە هەڵەکانی حکوومەت نیشانداوە. لە بەرامبەردا داستانی تاران ئەو ئەکسرەی بە تێکدانی ئەمنیەتی ڕەوانی کۆمەڵگا تۆمەتبار کردووە و پەروەندەی بۆ ساز کردووە. جگە لە نەوید محەممەد زادە، مێهدی یەڕاحی و شێرڤین حاجی پوریش سیاسەتەکانی ڕژیمیان ئیزانە کردووە و ڕۆژی پێنجشەممە 12 ڕەزبەر داستانی تاران عەبدوڕەزا جاوەری چالاکی سیاسی و بەرپرسی پێشوو لە دەوڵەتی ئەحمەدی نژادی بە بڵاوکردنی پڕۆپاگەندا بامبەستی تێکدانی ئاسایشی وڵات تۆمەتبار کردبوو. گواستنەوەی مامۆستا محەممەد خزر نەژاد بۆ زیندانی سنا. مامۆستا محەممەد خزر نەژاد مامۆستای ئاینی کورد و لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژن ژیان ئازادی لە شاری بۆکان لە زیندانی ناوەندی ورمێوە بۆ زیندانی ناوەندی سنا ڕاگوێزرا. بە پێزانیاریەکان بنەماڵەی ئەم زیندانیە سیاسیە دانیشتووی شاری سنەن و چەند مانگ لەوەبەر داوایان کردبوو بیگوازنەوە بۆ زیندانی ناوەندی ئەم شارە. ئەم زیندانیە سیاسیە ئێستا دوو حکمی 25 و 16 ساڵ بەندکرانی بۆ بڕاوەتەوە و بەپێ مادەی 134 سزادانی ئیسلامی یاسای کۆکردنەوەی سزاکان گەورەترین سزا واتە 25 ساڵ بەندکرانی بۆ جێبەجێ دەکرێت. ناوبراو لە ڕێکەوتی 28 گەڵا ڕێزانی 1401دا هاوڕێ لەگەڵ کوڕەکەی بە بیانووی بەشداری لە ڕێوڕەسمی ناشنی تەرمی ئەسعەد ڕەحیمی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا و پێشکەشکردنی وسار بۆ شەرمەزارکردنی سەرکوزگەریەکانی کۆماری ئیسلامی لەلایەن هێزەمنیەکانەوە لە شاری بۆکان دەست بەسەر کرا. ڕاپێوانی ناڕزایەتی کرێکارانی معدەنی تەزەرا لە سێمنان.
ڕۆژی هەینی سێنزێ ڕەزبەری 1403 400 کرێکاری شاغەڵ لە معدەنی تەزەرەی دامغان دژ بە نەبوونی ئەمنیەتی پیشەیی لە بەردەم و ستەنداری سێمنان کۆبوونەوە. بەپێ راپۆرتەکان 400 کرێکاری شاغەڵ لە معدەنی تەزەرەی دامغان پاش ڕووداوی تەقینەوە لەو کانگە و گیانبەختکردنی 52 کرێکار لە ڕۆژی 2 ڕەزبەرەوە بەردەوام لە بەردەم فەرمانداری دامغان و ئۆستانداری سێمنان خۆپشاندانیان کردووە. کرێکارانی ناڕازی خوازیاری سزادانی بەرپرسانی ناکارامە، دابینکردنی بیمەی دەرمانی و ئەمنیەتی پیشەیی، پێدانی سەختی کار، زیادکردنی حەقدەست بە پێهێڵی هەژاری و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. مانگرتن لە خواردنی زەردەشت ئەحمەدی ڕاغب لە زیندانی قزڵ حەساری کەرەج. ماوەی 5 ڕۆژە زەردەشت ئەحمەدی ڕاغب چالاکی کرێکاری و بەنجکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی قزڵ حەساری کەرەج دژ بە پەروەندەسازیەکانی وەزارەتی ئیسلاحاتی ڕژیم مانی لە خواردن گرتووە. زەردەشت ئەحمەدی ڕاغب پاش چەند ساڵ بەنجکران بڕیاردرا ماوەی 5 ساڵ بەنجکرانی بکەوێتە بەر لێبوردنی گشتی و لە زیندان ئازاد بکرێت، بەڵام وەزارەتی ئیسلاحاتی ڕژیم لە ڕێگەی سازکردنی پەروەندەی تازە ڕێگەی لە ئازادی ئەو بەندکراوە سیاسیە گرتووە. درێژکردنەوەی نایاسایی ماوەی بەندکرانی زەردەشت لە حاڵێکدایەکە ناوبراو تووشی چەندین نەخۆشیە و نابێت لە زینداندا بمێنێتەوە. گیانەدەستانی 2 کرێکار لە شارستانی تەفرێش. ڕۆژی هەینی 13 ڕەزبەری 1403 2 کرێکاری کەندنی کارێز لە شارستانی تەفرێش لە کاتی کارکردندا تووشی ڕووزاو هاتن و گیانیان لەدەستا. بە پێزانیاریەکان 2 کرێکاری 24 و 50 ساڵ تەمەن لە کاتی کارکردن لە کارێزێکی شارستانی تەفرێشدا بەهۆی نەبوونی منی شوێنی کار لە بەرزایی بەربوونەوە خوارەوە و گیانیان لەدەستاوە. جێگەی ئاماژەیەکە تەرمیە 2 کرێکارە لەلایەن هێزەکانی فریاگوزاری خێراوە دەرهێنراوە و ڕادەستی پزیشکی دادکراوە. هۆشداری راپۆرتەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە دۆخی سەرڤناز ئەحمەدی. ڕۆژی شەممە 14 ڕەزبەر راپۆرتەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە دۆخی تەندروستی سەرڤناز ئەحمەدی چالاکی مافی منداڵان و بەندکراو لە بەندیخانەی ئەبین هۆشداری بە دەستگای قەزایی کۆماری ئیسلامیدا. ماوەی 28 ڕۆژە سەرڤناز ئەحمەدی دژ بە بێبەشکردنی لە مەرەخەسی و دەرمان مانی لە خواردن گرتووە و دۆخی تەندروستی ناجێگیرە. ناوبراو کێشەی دەمار و زەرونی هەیە، بەڵام لەلایەن بەرپرسانی زیندانەوە لە دەسڕاگەیشتن بە دەرمان و مەرەخەسی دەرمانی بێبەشکراوە. بێبەشکردنی ڕاحلە ڕاحەمیپور لە دەرمانی پێویست. ڕاحلە ڕاحەمیپور دادخواز و بەندکراوی 71 ساڵە سەرەڕای خراپی باری جەستەیی لە دەسڕاگەیشتن بە خزمەتگوزاری پزیشکی تایبەت و ڕەوانەکردنی بۆ ناوەندە دەرمانیەکانی دەرەوەی زیندان بێبەشکراوە. بەپێی سەرچاوەیەکی نزیک لە بنەماڵەی ئەو بەندکراوە سیاسیە، ڕاحلە ڕاحەمیپور سەرەڕای خراپی باری تەندروستی و نەبوونی خزمەتگوزاری پزیشکی، داواکاریەکەی بۆ گواستنەوەی دۆسیە پزیشکەکەی بۆ پزیشکی داد و پشکنینی توانایی بۆ مانەوە لە بەندیخانە ڕەتکراوەتەوە. ناوبراو بەدەست چەند نەخۆشیەوە لەوانە تۆمۆری مێشک و تالاسەمی دەناڵێنێت و هێزی جەستەیی لەدەستاوە. چەند ڕۆژێک پێش ئێستا ڕاحلە ڕاحەمیپور بەهۆی کێشەی جەستەیەوە ڕەوانەی نەخۆشخانەکرا، بەڵام پاش پشکنینی پزیشکی بەبێ وەرگرتنی چارەسەری پزیشکی گەڕێنرایەوە زیندان و ئێستا گیانی لە مەترسیدایە. دووە هەواڵ تێکەڵچوونی قورس لە نێوان ئەرتەشی ئیسرائیل و چەکدارانی حەزبۆڵای لوبنان. ڕۆژی هەینی 13 ڕەزبەری 1403 هاوکات لەگەڵ بوردمانی بنکەکانی حەزبۆڵا لە باکوور و باشووری لوبنان شەڕێکی قورس لە نێوان ئەرتەشی ئیسرائیل و چەکدارانی حەزبۆڵا لە هاوایەکانی سەرسنووری لوبنان ڕوویدا. بەپێ راپۆرتی مێدیاکانی ئیسرائیل 250 چەکداری حەزبۆڵا لە بوردمانی سەنگەرەکانیان لە باشووری لوبنان کوژراون و هاوکات 9 سەربازی ئیسرائیلیش بەهۆی تەقینەوەی بۆمب گیانیان لەدەستەوە. هاوکات لەگەڵ شەڕی زەمینی
فڕۆکەکانی ئیسرائیل گەڕەکی زاحیا و چەند ناوچەی دیکەیان لە دەوروبەری فڕۆکەخانەی بەیروت و باکووری لوبنان بۆرزمان کردووە و زیانێکی زۆریان بەو گروپە گەیاندووە. شایانی باسەکە 29 فەلەستینیش لە بۆرزمانەکانی ڕۆژی ڕابردووی ئیسرائیل بۆ سەر غەزە کوژراون و بەدەیان کەسی دیکەش بریندار بوو. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.